باس لە زیانەکانی بەکارهێنانی پلاستیک و سفرەی سەفەری و بەکارهێنانەوەی پلاستیک لە کەلوپە لە خۆراکەکان دەکەین میوانمان لەگەڵ دەبێت. بەڵێ جا میوانەکەشمان لوقمان شێروانی شارەزای هۆشیاری ژینگەیی ئەم بەیانیان لەگەڵمانە بێت چونکە بە تایبەتی هاکار بەخێرهاتن دەکەین ئەمێ ئەوە بڵم بڵم بە هاکارجا بە تایبەتی جەنابیشت ئەو باش ئەزانیت کە خەڵکی ئێمە فێری سفرەی سەفەری بووە کە زۆر کێشەیە هەر بەقەدەر بتڵە پلاستیکە ئاوەکە کە ئەیخۆن سفرەی سەفەرەکەش ئەوەنە زۆر بووە جا ئەمە ئێوە چەنە بەکاری هێن خۆتان چەنە بەکارێن وڵا بەکاری دێنین خۆشتان بەکاری هەر کەس بەکاری بێنێ ماڵی کاک لوقمان نازانێت ڕێگە پێدراونێت بەکارێنیتان باش ڕز بۆ بینەران هەیە لە ڕاستیدا ئەمرۆڤ بە درێژایی بڵێم 100 ساڵی ڕابردوو یاخود ئێستاش هەمیشە لە دوای کارێکە بە کەمترین شت بە ئاسانترین شت کارەکەی ئەنجام بە بۆیە کە سفرەی سەفەری بەکاردێنێت دەبێمە هەموو گلەی لە خانمەکان بکەین هەموو گلێکێتەوە سەر ئێمە ئەگە ئێوە یارمەتیمان بە لە ئیشی ماڵەوە ئێوە سفرەکە بسڕنەوە ئێوە خواردنەکە گەرم بکەنەوە ئێوە قاپەکان بشۆن ئێمەش کارەکە لەسەر ئەمە خۆ کێشە لەوەستا نییە پێم وایە بەڵام ینی وەکو دەڵێ زۆر کات ئێمە چاو لە چاوکەرین کە دەچێت ماڵەکە سفرەی سەفەری نەبێ بە جۆرێکی تر لەوانێ بۆی بڕوانکەنە و ئەم 500 دینار ناتوانێت بە سفرەیەکی سەفەریکەچەوە هەڵێ بینە سەر ئەسلی بابەتەکە هەموو مادەیەکی پلاستیکی لە پێکهاتەکانی نەو دروست دەکرێت چێ سفرەی سەفەری بێت قافی سەفەری بێت دەبەی ئاوی سەفەری بێ هەموو ئەوانت ئەو کە گرنگە ئێمە بزانین ئەو شتێک کە ئێمە لەسەری نان دەخۆین یاخود دەیخۆین لە بەشێکە لە نەوت ینی لە پێکاتەکانی نەوت دروست دەکرێت بەشێکە ینی ئەغڵەبیان کە ئەوانە ئێستا لە بازاڕان ئەوە مستەحیلانی کەواتێمە بەشێک شت لە ناو نەوت دەخۆین کەەوە زۆر گرنگە هاوڵاتی ئێمە هەمومان هۆشیار بین کە بێگومان شت خواردن ناو نەوت دەبێت چۆن بێ بە تایبەتی ئەو بابەتانی کە گەرمن چوی کارلێکەکەی زیاتر دەکات باش دێنە سەر ئەوانە دەبێت ستۆپ بکەین بەرامبەر بەڵێ باش هاکارتۆ زۆر پرسیارەکە زۆر یەک بابەت بەلام و زۆر سەیرە مەسەڵەن هەم ئەوەی کە کاک لوقمان دەبینم هەم ئەوەی کە با بڵێن لە شوێنی دیکە خەڵک دەبینن لەسەر هۆشیاری ژینگەی ئەوانە قسە دەکەن بەڵام لە هەموو دنیاها دەڵێن مەترسیدارە بۆچی بەکاردێ بۆچی دروست دەکرێت مادەم ئەوەندە مەترسیدارە ڕەنگە دوای چەند ساڵی دیکە کاریگەری تەندروستی کاریگەری ژینگەی هەمووانە جاسە چەندێکیش ئێڕازێنەوە هەر بۆنەوە سفرە سەفەری ئەمەە ڕازانەوەی جوانیان بۆ کردو گوڵ و نەخش و وایان بۆ کردو هی میوانەکەی قسەکە لەسەر ئەمەیە ئەوەی جەناب دڵ دروستە وەکو باسم کردو هۆ کاروای کردووە کە خەڵکی زیاد مادەی پلاستیک بەکاربێنێ بە پێی داتاکان لە 10 ساڵی ڕابردوودا بەقەدەر سەدەی 20 پلاستیک ئینتاج کراوە لە جیهان دوو هۆکاری زۆر سەرەکی یەکەم بڕی تێکچوونەکەی ئاسانە ینی بڕی بەرهەمێنانی هەرزانە لە چاو مادەکانی تر دوم گواستنەوەشی سووکە ئێمە لە بەدیلەکانەوە دواتر باس دەکەن بەدیلی پلاستیک شوشەیە یاخود بڵێن ئستیلە یاخود پێکهاتەکانی ترە بەڵام شوشە گواستنەوەکەی قورسە ئینتاجەکەی گرانە بۆیە هەمیشە گواستم کرد جیهان لە دوای دووشتە هەرزانی ئاسانی ئەمە وای کردو هەم بازرگانەکان بیر لەمە بکەنەوە کە بەکەمترین تێچوو شتەکان بەرهەم بێن بەراورد بە بڵێکی ئاو کە ناو پلاستیک بێ کە ناو شوشە بێ من لە ئەوە بزەم لە فڕۆکانخانەی شیکاگۆ بوو یەک بڵە ئاوی ناو شوشەوە بزەم $4 بوو $4 مقابلەکەی لەوانە بە $1 بێ ینی هەمیشە 175 گرانترە شتی ناو شوشە لەبەرچی لەبەروی تەندروسترە و ئەو کەسێ و بازرگانی کە هەم ئەو شتە دەکڕێت بێگومان هەم جیاوازەکە دەوێ بدە بە خاتری ئەوە چی دەکەن دەن مادە پلاستیکان بەکاردێنن وەکو باسم کە لەبەر هەرزانەکەیتی تاوەکو بازرگانەکان سوودمەند بن من هەمیشە گوتومە بەپێی ئەو کە ماستەرەکەم لە خۆشیاری ژینگەیە نزیکی 2 ساڵ لەم بوارە کار دەکەم ئەوەی ئێمە گەورەترین کێشەمان هەیە لەگەڵ بازرگان و بزنس و بەرهێنەکانی ژیانیان لە دەسا کێشەکان ئەوان مەسەڵەن منێکی بازرگان گوێ پێ نادەم ژینگە چی بەسەردێ لەسەر حسابی ژینگە بازرگانێکم لەسەر حسابی ژینگە مەسەڵەن پوڵەکانم کۆ دەکەمەوە ڕستی بانقم بەرز دەکەم وڵاتان لەسەر حسابی ژینگە پێش بڕکێ دەکەن کێیان کە زۆرترین هەنارداکە کامیان زۆرترین دەخل بۆ تا کۆ دەکاتەوە کامیان مەسەڵەن زۆرترین پێوای پێشکەوتن دەکات بەڵام ئێستا جیهان بۆ گەیشتووە هەموو پسپۆڕانی ژینگەش پێم وایە زیاد ڕاوینێکم هاوکۆکن هەمیشە هەر پێشکەوتنێک ئەگە بە فلتەری ژینگەدا دار نەڕوە یاخود ژینگە ئەوکەی بۆ نەکە ئەوم پێشکەوتن بۆچی لەبەرەوە لە حسابی تەندروستی مرۆڤە باشە چاوەڕوانی چی ئەکرێت لە 50 ساڵی داهاتوو جیهان چی بەسەر بێت کوردستان ئێمە چی لێ دێت ئەگەر وا بڕوە
تێکرا لەسەر هەموو سێکتەرەکانی ژینگە بەس پلاستیک لەسەر پلاستیک و ژینگەوە هیچەوە لە هەبوون جیهانە کۆڕبندی تایبەتی بۆ کرد بەس سەبارەت بە پلاستیکە بچووی ئەمڕۆ سەرنجمان لەسەر بێگومان دەبێت مرۆڤ ستۆپ بکە بەرامبەر هەموو پیسکەرەکانی ژینگە لەو چوارچێوەش پلاستیک ینی پێویستە بەڕاستی هەموو کەس ستۆپ بەرامبەر پلاستیکە ئەگە ئیمکان و بۆی بکرێ بەڵێنەوەی زۆر کەت نەکرێ یاخود پاساو هەبێ بۆ ئەمە بەڵام تاوەکو ئیمکانی هەبێ نەکرێ خاڵێکی تر ئەوەی بازێکی زۆر لە پلەسەر پلاستیک دابنین حاڵێکی ترەوە حکوومەت بە جدی چاودێری کات نامە بەسم پێشبینیەکانە بێجگە لە ڕێگە چارەکان پێشبینیەکان ئەگەر بەپێ ئەو پێشبینیانەی کە هەبن دەڵێن لە تا ساڵ 2050 ئەگەر مرۆڤ هەر بەردەوام بێ لە فرەدانی پلاستیک لەوانە دەریاکان بەقەدر ڕووبەری فەڕەنسا پلاستیک لەناو دەریاکان هەبێ بەڵێ لە 30 ساڵدا تا ساڵ 2050 نزیکی لەم 10 ساڵە ڕابردوو نزیکی 8 ملیۆن تان پلاستیک بەرهەم هاتووە دەڵێ بە پێی پشکنینەکان لە 90 مرۆڤەکان مادەکانی پلاستیک لە لەشیاندا هەیە دەڵێ ئەو کە کاتێک دەسووتێ گازی دایۆکسین بڵاو دەکاتەوە کە ئەو گازە کاریگەری هەیە لەسەر لەگەڵ هێمۆگلۆبینی خوێن تێکەڵ دەبێت دەچێت ناو لەشی مرۆڤەوە کاریگەری زۆری هەیە هەروە لە ڕووی خاکەوە دووبارە پێکاتەکانی خاک لەناو دەبا زیانێکی زۆر کوشندەی هەیە بۆ بەرهەمی خاک و ئینتاجی خاک کەواتە دەکرێت بڵم پلاستیک یەک لە کارەساتەکان ژینگە و هەم تەندروستی مرۆڤ کاک لوقمان دەتوانین بڵین بۆی خۆمان بە دوور بگەڕین تۆزێک بگەڕێنەوە بۆ دواوە لەم ڕووەوە یعنی ئێستا ئێمە دەڕۆین بۆ بازار دەبێ علاگەیەکمان دەست بێ کە ئەمیش بە ئەو شێو وەکو سفرە سەفەری و ئەمانەیە سێتێک ئاودەینی میوانت دێ یان ئاوە گڵاسەکانی ئێستا ناو کارتۆنەکان هەموو شتێکت ئێستا پەیوەست بۆ بە مادە پلاستیکیەکان یعنی ئێستا ئێمە ئەو ڕێ بگرینە بەروەکەوەی کە کاتی خۆی دایکم و داپیرم و هەموو ئەوانە بە توورەگەیەک دەڕۆیشتن بۆ بازار ئێستا لەبری ئەوەی کە ئاو لەم دەبانە بخۆینەوە ئێمە تەپە دۆرێک وەکەوەی کە چی پێ دەڵێن ئەمە دابنین ئەمە بەکاربین جاران تەرمۆزێکماندانا پەرداخی جیاجیا هەبوو لەسەر سفرەدا ئێستا ڕەنگار خەڵک پێشی ئای بێت ئەگەر لەسەر سفرەیە بوتڵی ئاوی ئەخەمەی کرفتەکەمان ینی ئێمە کە هاوڵاتێک سەردانی ماڵێکی تر دەکە ئەگەر پێی وابێ ئاوی کانزایی بۆ نین ئاوی مقەتەر گەچی مقەتەرش نییە لەوانێ پێی شەرم بێ پێی وابێ مەسەن 2000 دینار بکاتە کولفە ئێمە لە دەستەی ژینگە مەسەن ئاوی پلاستیکمان قەدەغە کردووە کەس بۆی نییە نەبیکڕێ نە دەستەی ژینگەش بۆ فەرمانبەرەکانی دەکڕێت دەبێ هەمومان لە ئاوی ناو بڵن ئاوی تەنچی بخۆینەوە و دیکە ناو سەلاجەوە بڕیاری مرۆڤەکانە چۆن سایلی ژیانە ڕێک دەخا بەڵام ئەوەیەکێک لە هۆکارەکانی گرفتی ئێمە بەڕاستیە ئەوەیە مرۆڤەکان لەگەڵ پێشکەوتن پیان وایە دەبێت گۆڕانکارەکانی ژیان ڕوو بدا بۆیە زۆریش ڕێژەی شێرپەنجە ئێستا دەرکەوتو دوو هۆکاری بنچینەی هەیە یاخود بۆ ماوەیە کە ڕێژەکەی زۆر کەمە یا تێکچوونی ژینگەیە یاخود ئێمە پارێزگاری لە تەندروستی خۆمان ناکەین بۆی پیسبوونەکانی ژینگەوە چونکە دواتر ئەگە ویستان دێنێ سەر زیانەکانی پلاستیک بۆ سەر لەشی مرۆڤ لەبەر ئەوە یەکێک لە هۆکارەکان نەخۆشی درێژخانەکان شێرپەنجاگەرێکی زۆر زۆری هەیە لە پلاستیک پەیدا بن چکۆکو باسم کرد ئەو مادانە ئەسڵان مادەی کاربۆنی نەوتین ینی کار کەواتە با بینە سەر ئەو زیانانەی کە پلاستیک بە خۆت ئاماژت پێکرد چین بۆ سەر تەندروستی بە پێی راپۆرتە پزیشکەکان بە پێی راپۆرتە تەندروستیەکان من ژمارەیەک لەو نەخۆشانم دەرج کرد بۆ حەزم لێ بۆ هەر بخوێن بۆ بینەرانیش پیان وابوو ئەم دەرەنجامی بەکارهێنانی زۆری پلاستیک بێگومان دەکرێت ئەم هۆکارانە بەدی بێن یاخود ئەگەرێکی زۆریان هەیە کە توێژینەوەکان پێگەیشتنێکی لەوانە سیستەمی بەرگری لەشی مرۆڤ بەهێز دەکات بەداخەوە کە ئەوە خراپترین شتە چونکە میشە مرۆڤ ئەو پێکاتانەی کە هەر شتێکی زیان بەخش دێتە دەستەوە بەرگری لەشی ڕێکی دەخاتەوە خود بەرگری لێ دەکات هەروە شێرپەنجەی درێژخایان تێکچوونی سیستەمی دەمار تێکچوونی درێژخایانی توانە دەرونیەکان خەتە کاریگەری لەسەر نەزۆکی و وەچە نەخستنەوە هەیە بێتوانایی لە پاراستنی دووگیانی لە ئافرەتان زیادبوونی مووی لەش کەمە هۆکارێکی ترە تێکچوونی ڕژێنەکان و هۆرمۆنەکان دووبارە زیانی هەیە زیادبوونی مەترسی توشبوون بە قەڵەوی و تێکچوونی هەناسەدان و لاوازی سیەکان تێکچوونی زگماکی لە کۆرپاڵەدا ڕوودانی نەخۆشیەکانی گەدە و ڕێخەڵۆک خورانی چاو لوت و قوڕێک دەبێتە هۆی دەمرین و تەواو سەر گەشت خواردنی لەگەڵ چەندین نەخۆشی تر خاڵ نەماوە بەجێ بهێڵڕێت کاتەوە بێ هەر لە کۆرپەیەکە لە سکی دایکە کاریگەری هەیە لەسەری هەتاوەکو دێتە دنیاوە دەیبان بۆ قەبرستان مامۆستا لوقمان هەموو ئەو مەترسیانەکە هەیە دەیبینین بەڵام ئێوە وەکو کەسانی پسپۆر وەکو کەسانی شارەزات چۆن هۆشیاری بڵاو دەکەنەوە ئەو ڕێگانێک کە دەگرنە بەرچێت چونکە بەڕاستی
ئەگەر با بڵێن ئێوە ئەرکێکیشتان نەبێت لە لایەنێکی پەیوەندیداری حکومی بەڵام وەکو کەسێکی پسپۆڕ و شارەزا ئەرکە لەسەر ئێوە و لەکوێ دەست پێ بکرێت بۆ والله یەکەم جا بران لە هاوڵاتی خۆی دەست پێ بکە تاوەکو بکرێ ش لە ناو پلاستیک نەخوات هەتاوەکو ئیمکانیە تاوەکو بکرێ مەسەن ئەگە تاوەکو بکرێت سفرەی سەفەری بەکارنین ئەگە سفری سەفەری بەکارێنە بەڵام ناو قاپی سەفەریشن نەخوا چونکی لە گریمانیەوەی کە سفرەی سەفەریش بەرخواردنەکەی ناکەوێت گریمان بەڵام ناو قاپی سەفەریشن نەخوا هەتاوەکو بکرێت ئاو لە باتیەوەی کە لە ناو پلاستیک بیخوا لە ناو ترمز بیخوا ترمزی ئەوەی ساردکەرەوە هەیە ئەو بەکاربێن ینی دەبێ هەمیشە بەدیلەکانی بەکاربێنین ئەوە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم بەڕاستی دەبێ حکوومەت کاری جدی بکە لەوەی کە پلاستیک ئاسان نەبێ و هەرزان نەبێ و بە ئاسانی دەست نەکەوێت لە مقابل ئەوەی کە تۆ لە فڕنێک یاخود لە ناناوخانەیەک نان دەکڕی بیخاتە ناو کاغەز بۆت نەخۆ بکاتە ناو عەلاگە چونکە عەلاگە کارلێک دەکات وەلو ناچاریشن یعنی بەڵام بەدیل هەیە دەگەڕێتە سەر هاوڵاتێکە خۆی بۆی هۆشیاری لێرە هەنگاوی یەکەمی پاراستنی تەندروستی مرۆڤەکەیە دواتر ژینگە ئێمە جگە لەوەش کە ئەمانە بۆ مرۆڤ زیانی هەیە شەش بەقەدر ئەوەندە زیانی بۆ دەریاکان و بۆ ئاژەڵ و باڵندەی ناو دەریاکان زیانی هەیە بە تایبەتی گەشتیارانی ئێمە لە وەرزەکانی گەشتکردندا کە کاتێک سەفەر دەکەن بۆ لادیەکان یاخود بۆ شوێنە گەشتیارەکان دەبینی زۆر کات قاپە سەفەرەکەی جێ دەڵێ لەوێ کە بە تایبەتی ئەوانە بۆنی خواردنیان لێدێ زۆر کات ئاژەڵ و باڵندەی چێوی ئەو لادیانە کە دێن دەیخۆن دەبێتە هۆکارێک بۆ مردنی ئەو ئاژەڵانە چونکی عادەن مادەی پلاستیک لە گەدەی ئاژەڵ و باڵندەشی نابێتەوە باشە من هەرچەند پرسیارێکە بوو حەزم لێ نییە بیکەم پرسیارەکە دەبیکە حەزم لێ نێوە پرسیارەکەم بەڵام بە کورتی ئەگەر چونکە من پلاستیکم پێ باشنی ئەوەندە چەند جارێکە باسیەکەین بەڵام بەڵام سوودی هەیە ڕیسایکلکردن سوودەکانی ڕیسایکلکردن بەڵام پێش ئەوەی کە وەڵامیەوە بیتەوە ئەمە بزانم مادەم پلاستیک سووکە تێچۆکەشی کەمە جاخۆ کاغەزیش بە هەمان شێوە سووکە و ڕەنگە تێچۆکەی کەمتر بێ بۆچی خەڵک ڕوو ناکاتە کاغەزەکەی ئەم پەرداخەکانی شەیە خۆمان هەمانە ئەم پەرداخە کاغەزیانە یان سفرەیەک هەبێت تۆزە کلاسەکانی پێدا ئەوە باسم کرد لە بەدیلی پلاستیک ئێمە شوشە بەکاربێنین یاخود دەکرێت ستیل بەکاربێنین یاخود دەکرێت هەندێک مادەی تر هەن لە ڕووکەش دەڵێ ئەمە قاپی پلاستیکە بەڵام پلاستیک نین مەسەرەن لە قەمیش دروست دەکرێت لە گەرمەشامی دروست دەکرێت یان لە مادەی شیر دروست دەکرێت ئێمە بەدیلەکانمان هەن بەڵام گرنگەوەی هاوڵاتی هۆشیار بێ قاپ پلاستیکی نەکڕێت ئەو قاپانە بکڕێ لەبەر ئەوە بەدیلەکەی بەکاربێ بێگومان زۆر باشترە ریسایکل باشە یان خراپە هەرەوە ریسایکلین بێگومان باشە بۆچی باشە بەو مەرجەی کە زیانەکانی بۆ ژینگە بۆ دەریا نەبێ ئەگەر نا بەڵام بۆ بەکارهێنانی دووبارە بۆ مرۆڤ کە خواردن تێدا بخوا ناخراپە چونکە ئەوش گرفتێکی ترمانەیە لە وڵاتان کۆد لەژێر پلاستیکەکان هەیە بۆ ئەو دەبێت پێ ئەو کۆدانە هاوڵاتی هۆشیاری هەبێ ئەم کۆدە ریسایکلینی پلاستیکە یان ئەسلی پلاستیکە ئەویش کێشەیەکی ترش مامۆستا لوقمان شێروانی زۆر سپاس بۆ بەیانی لەگەڵمان بوویت.